جانا 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 چونی کۆچەکە و باری پەژارە گیرۆدای دەسیوە ئەم ڕۆژگارم ئەرە گیانە بە چوونی کۆچ دڵ نەکەو لە زایار باشتری لە زووتری تۆم دانا بەیان گیانە دڵمە قرچە قرچی بوو ڕەوە گیان وە گۆشتی سەرار سەرمێ لە دوو کەڵایی نەیەنا دیار دیلەمایایی دەورەیان لێدان پیری و بیماری دەورەیان لێدان پیری و بیماری ساتێ نەخەوتم بە شەو بێداری ساتێ نەخەوتم بە شەو بێداری لەرزینی دەستم لەرەی لێوانم لەرزینی دەستم نەدامەجاڵم هەڵگرمە قەڵام بنووسم حاڵم هەڵگرمە قەڵام بنووسم حاڵم بنووسم بۆچی من هاتمە دنیا بنووسم بۆچی من هاتمە دنیا ومن نبوايا لبيق كينيا ومن نبوايا لبيق كينيا ناليني مشى وبالندي يستان ناليني مشى وبالندي يستان من اللداقة ويكد ما قريا ومن اللداقة ويكد ما قريا چنار بەرزی سەرداران برزیم لا چنار بەرزی سەرداران دووری یار خۆشان یان گەستەی ماران وتی گەستەی مار سێ ڕۆژ زەحمەتە وتی گەستەی مار سێ
زەحمەتە بەڵام دووریا تا قیامەتە بەڵام دووریا تا قیامەتە دەورەیان لێدام پیری و بیماری دەورەیان لێدام پیری و بیماری ساتیان نەخاوتێن بە شەو بێداری ساتیان نەخاوتێن بە شەو بێداری